ئەو ڕۆنگ ساید هاتبوو لە منیدا سیارکە عەدم بوو بەڵام الحەمدوللا من دەرچوو. هەوڵ دەدەین کە ڕێگری بکەین لەو خەڵکانەی کە سەرپێچی دەکەن لە ناو گەڕەکان. سەرپێچی زۆر بووە لەسەر جادە بێ یان لە کۆڵانەکان بێ. ئەمەش سەبەبێکی ڕئیسیە بۆ حەوادثی زۆر گەورە و ناخۆش. ناتوانێ هاتوچۆ لە هەموو کۆڵانێک پۆلیسێک داینێ و ئەمە لە عالەمە شتیوان نییە. سەرپێچەکان زۆرن، هەندێ هاوڵاتی هەن کۆڵانەکانیان ئیستیغلال کردووە. ئەمە دیاردەیەکی زۆر ناشارەستانیە، زۆر مەترسیدارە. بەرامبەر سیارە موریری واتی فەرادوو سیارە موری دوهاتی ڕاوەناسی دێ لە سیارە موریری بدێ. زۆر جەنابەت یعنی پێچوانەی ئاراستەی شەقام دەڕۆی ئەمە خزمەتی تو دەکەین لە بۆ خزمەتی جەنابەتاتینە. یعنی ئێستا هەم سیارەی خۆت هەم ئەو سیارەی تەڕەفی بەرامبەرت هەردووکتان زەرەری مادیتان کردیان. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت. قەبارەی زیانی ڕووداوەکانی شێندی هێرشێک لە گۆڕەپانی جەنگ ئاسەوار جێدێڵێت و مرۆڤەکان تێیدا دەمرن. ئەو قوربانیانە بۆی ڕووداوانەیە کە بە تیرۆری سپی ناو دەبرێت. ئەو تیرۆر سپیە گەورە و بچووک ناناسێت. ترافیکەم جارە باز لە هۆکاری زۆری ڕووداوەکانی هاتوچۆی نێو کوچە و کۆڵانەکان و ناو گەڕەکەکان دەکات. ئەو گەڕەکانە شەرسەجەم شارەکانی هەرێمی کوردستان ئەو ڕووداوانە تێیدا ڕوودەدات و زۆر جارێش مردن و زیانی گەورەی لێ دەکەوێتەوە. لێرە گرتی لێخڕین بەلاساری و پێچوانەی ئاراستەی شەقام و وەستانی هەڵەو نایاسایە و چەندین سەرپێچی تر ترافیک تۆماری دەکات. زۆر جارە سەرپێچیانش لەلایەن هاتوچۆ بە دەستدرێژی بۆ سەر شەقام و مافی کەسانی تر وەسف دەکات. هەموو زیان و قوربانی و چیرۆکە جەرگبڕانە لە ئەنجامی هەڵی شۆفێر و کەمتەرخەمی لە بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە ڕوودەدات. ترافیک بەدەداچوون بۆ ڕووداوانە دەکات کە لە ناو گەڕەک و کۆڵان و شەقامە لاوەکیەکان کارەسات دەخڵکێنن. ئێدی ترافیک چیرۆکێکێک لە قوربانیانی و سەرپێچیانی نێو کۆڵانەکان دەگێڕێتەوە. ئەویش مامۆستا ماردینە. ماردین مامۆستای زانکۆیە و خاوەن دوو منداڵە و دانیشتووی شاری هەولێرە. بەردەوام سەرقاڵی خوێندن و نووسینە بۆ توێژینەوەکەی کە هۆکاری ڕووداوە سەختەکانی هاتوچۆ کە تووشی بۆ دەیکات منداڵەکانی دڵیان زۆر لای دایکیانە کە
کاتێک شۆفێری دەکات. زۆر جار کنجێ جێم نەدەبی داکەم تووشی ڕووداوی هاتووی بووە زۆر ترسم دڵم زۆر تون دەبی دەڵم هیچی لە هاتیە یان کو دەچینە مەکتەبێ کو بەکاردێنین سیارەکە چارەکەین یەکشکە دەکڕین هەموو جا کنجێ دێتەوە ماڵێ یەکسا غار دەدەم دەزانم ئەگەر سەلامەتی یان هیچی لێ هاتیە یەک جار برادەرێکم هەبوو مرد لەبەر ڕووداوی هاتووە لەبەر باسێک هات کوشتی ئێستا زۆر دەترسم. ماردین بۆ ترافیک باس لە هۆکاری ڕووداوەکان دەکات. ناو ماردینە مامۆستامە لە کۆلێژی ئەندازیاری بەشی سۆفتوێر و ئینفۆرماتیک ساڵی 2014 خوێندنی ماستەرم تەواو کرد لە بریتانیای و لە هەمان ساڵ پاشی تەواوبوونم گەڕامەوە لە 2015 دەست بە شۆفێریم کرد. لە جوو ڕووداوی گەورەی هاتوچۆ ڕزگاری دەبێت. ئەو ڕووداوانەش لە ناو کۆڵانەکان لە چەند کەڕێکی کێوشارە تووشی دەبن. بەسکە گەڕامەوە جادەکان زۆر گۆڕابوون ئەتا ئێستش بەبیرم دێ بە شوفەرەکەم گوت فێرە سیاقەتم نەکە بەڵام فێرە ڕێگەوبانەکانم بکە بزانم ئستارەی مەتاری لە چێیە تێراوە لە چێیە زانکۆیەکان لە چێنە وا بوو بەڵام سیاقەتم باش بوو زۆر یعنی سقەتم بە سیاقەت خۆم هەبوو. لە 2016 تا ئێستا تقریبا تووشی 4-5 حادثە بوو. طبعا زیاتر لە زیادەی فەرعیە ئەو جە پازدەییە بیستیە و زیاتر من دەکەمە خەتای منە بەڵام خەتای ئەو کەسانەی کە لە منیاندایە لەو دوو حادثانە کە زۆر تەسیری لێکردم بەڕاستی و زۆر وەی کرد ینی بەترس دووبارە سوکانی بگرم یەک لەوانە بوو کە لە گەلۆریەک ئەوش لە جادەی فەرعی بوو. طبعا من ئەو ڕۆنگ ساید هاتو بوو لە منیدا سیارکە عەدم بوو بەڵام الحەمدوللا من دەرچوو. ئیدی دەچینە شوێنی کارەکەی لەوێ باس لەو سیستمە دەکات کە لە توێژی ناوکەی لەسەری کردووە دەیەوێت بۆ هۆیانە زیان و هەڵێ و ڕووداوانە دەست نیشان کات و سەرپێچی کار نیشاندا. حادثەی دووەم لە گەڕەکی ماردین ئەوش گەنجێک بوو بە مخالیفی هاتو بوو ڕۆنگ ساید من زۆر ینی هۆرنم لێدا و بەس ئاگاداری کەمەوە کە ئەو بەغەڵەتی هاتیە منیش وا دێم طبعا حەقەکەش لۆ من بوو وەکو سایق بەڵام طبعا تەسجیل و دەنگی مۆسیقای ینی ئەوەندە بەرز بوو ئاگای نە لە ئەوکەیم بوو لە هۆرنەکان و نە لە ستاپەکەی کە محالم کرد لە دووری تقریبا ماوەیە کە من ستاپی بگرم. طبعا لەگەڵ ئەو کابرای وای کرد ینی زیاتر بسمە ناو تەختیتی بسمە ناو مۆزوعی هاتوچۆی چونکە کە داوامان کرد تەختیت بێت چونکە خەتای کابرایەکەی بوو 100% خۆشی اعترافی کرد وەیە خەتای منە و لێ ببوورە و من ئەو سیارە هەر تەکالیفی چەندە من چا دەکەمەوە بەڵام پاشیوی تقریبا دەتوانین بڵێم تووشی فێڵێک بوو بەڵام هەر لەسەر ئەساسەی پاشی تەلیفۆنات توشتی وها لێ خۆش بوو. ئەو دوو حادیسانەی کە کرا وەی کرد کە فکرکەمەوە بە زانستیانە حەلێکی لەو مشکلێ بیبیمەوە ینی بەڕاستی کە حادیسێک بکرێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بزانین خەتایەکە لە چییە ئەوجە طبعا ئەو حادیسەیە چ بە ڤیدیۆبی یان چ بە ڕسمبی لەسەر ئەو ئەساسەی طبعا ئێستا حالیە من قوتابی دکتۆرام و مەشروع دکتۆرام هەر لەسەر ئۆتۆ ریپۆرتینگە ئەو مەشروعەیە تەنها کە ئەتوو ڤیدیۆیەکەت هەبی ڤیدیۆیەکەی حادیسەی یان ڕسمەکەت هەبی داخلی ئەو بەرنامەی دەکەی یەکسەر تەفاسیلەکەت پێ دەلێ و ڕووداوی حەقیقی بی ئەو سیستەمە لە ئەو وڵاتی دەکرێت. طبعا ئەو سیستەمە سیستەمێکی سۆفتوێریە پێویستی بە هاردوێری نییە پێویستی بە هیچ جیهازێکی نییە مجرد ئەتوو ڤیدیۆ حادیسەی ئەگەر هەبی داخلی ئەو سیستەمی دەکەی یەکسەر دەرئەنجامەکەی ئەوەیە ریپۆرتەکە بە زمانی ئینگلیزی حالیە لەسەر زمانی ئینگلیزی ئەوە دەکە وەصفی پێکدادانەکە دەکە دەرئەنجامەکە ئەوەیە تەقریرەکە بە زمانی ئینگلیزی وەصفی ئەو پێکدانەکە دەکە چۆن ڕوویدایە و چی خەتابارە.
وەکو پاڵپشتەکە لە حکوومەتی ئەلکترۆنی پێویستمانیە تەخطیط بێت بزانی خەتایەکە لە چییە، پێویست ناکە یەک بلێت لێ خۆش بە یان پێویست ناکە کەس بلێ نە خەتای ئەوەیە نە خەتای ئەوەیە. ئەوە ئۆتۆ ریپۆرتینگە، ریپۆرت خۆی دەردەکا و بە تەفاسیل پێت دەلێ چێ لە چێدایە و خەتایەکە لە چییە. ودەبی سیستەمەک هەبی یعنی بەڕاستی نەک بەس مراقبەی جادەکان بکە، دەبی مراقبەی جادەی لاوەکانێکیش بکە، ئەوە زۆر زۆر زەرورە. بەڕاستی ڕووداوەکانی هاتوچۆی مەترسی جددی لەسەر ژیانیمە هەیە و دەبی کۆنتترۆل بکرێ. سەبارەت بە هۆکاری زۆریە و سەرپیاسیانی لە ناو کۆڵان و گەڕک و شەقامەلاوەکیەکان ترافیک شارەزایەکی هاتوچۆ دەبینێت و باس لەو هۆکارانە دەکات. ملاحەزەکەین ئێمە سەرپێچی زۆر بووە لەسەر جادە بێ یان لە کۆڵانەکان بێ. ئەمەش سەبەبێکی ڕئیسیە بۆ حەوادثی زۆر گەورە و ناخۆش. بەڵام کە دیراسەتێکی باشی بکەین بۆ ئەم وەزعە، ناتوانێ هاتوچۆ لە هەموو کۆڵانێک پۆلیسێک داینێ و ئەمە لە عالەمە شتیوانیە. ئەساسەن لە هەموو عالەمە ئێستا پۆلیس نەماوە، بۆ سورێکی عامە ئەتیما دەکرێت لەسەر شتی تر. یەکێک لەو شتانە مراقبەی کامێراتە. مەفروضە کامێرات تەوزیع بکرێت لە هەموو جێگا کە بتوانین ئەو سەرپێچیانە تەسجیلکە. ئەمە ڕقم یەک. ڕقم دوو، مەفروضە ئێمە یاسامان هەبێ، لەگەڵ هەموو یاسایەک سزایەکی تایە. ئەو سزایانە مەفروضە بە حەزمەوە و بە قووەتەوە تەنفیز بکرێ. ئەگەر سزا نەبێ حتمەن مخالەفات زۆرە بێ. شتێکی ترشمان هەیە کە لە دەرەوە بەکار هاتووە کە مراقبەی شعبیە، یعنی خەڵقەکە هەمووی مراقبەی خەڵقی ترەکە. لە ڕێگای مەسەلەن لە ئینگلتەرا ئەصدقاء المرور هەیە، ڕەفیقی هاتوچۆ. ئەمانە مەجموعەیەکی خەڵقن متەبەرعن، خۆیان چی مخالفەیەک ئەبینن ڕسمی ئەگرن، تەسویری ئەکەن و ئەینێرن بۆ مرور. ئەو وەختە مرور خۆی دراسەتی مۆزوعەکەکە و تەئەکدەکا لە وەسائقەکە و لەسەر ئەو ئەساسە عقوبەتی ئەو سایقانە ئەدرێ. نقطەیەکی ئەخیرشمان هەیە کە زۆر تەئسیری هەیە، ئەوەیە کە هەندسەی مرور لە ئەساسە مشکلەیەکی تایە. بەعضی ئەغڵاتی هەندسەی مرور، بەعضی ئەغڵاتی یوتێرنەکان، تەخطیتەکان خۆی هاندی خەڵقەیە کە مخالەفە بکەن. بۆمەیە مەفروضە هەموو فەرعەکان، هەموو یوتێرنەکان باش دراسە بکرێن پێش ئەوەی کە مەجال بدرێ خەڵق ئەو جادانە بەکاربێنێ. ڕووداوەکان زۆرن. زۆر جار خێرایی و کۆڵانەکان چەندین جار هێندیەوە خێرایە کە لەسەر شەقامێکی خێرا دیاری کراوە بەشێک لە شۆفێران ئەو تیژڕەوی ئەنجام دەدەن. لە بەرامبەر زیادبوونی سەرپێچی هاتوچۆ دەچینە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەرێم. ئامیت ئەسعەد دەبینین و دەمانێت بزانین لێ پێچینەوە لەو دیاردێنێ و کۆڵانانە دەکرێت. شتێبینیمان کردووە لە زۆربەی زۆری شارەکانی هەرێمی کوردستان لە ناو گەڕەکان خەڵکێک هەیە سەرپێچی یاسایەکانی هاتوچۆ دەکا بە پێی ڕێنمایەکانی هاتوچۆ هەڵسوکەوت ناکە. بەڕاستی ئێمە زۆر جار لەلایەن مەفرزەکانمانەوە
هەوڵ دەدەین کە ڕێگری بکەین لەو خەڵکانەی کە سەرپێچی دەکەن لە ناو گەڕەکان بە تایبەتی ئەوانەی کە بە شێوەیەکی تیژ لێ دەخڕۆن یاخود بە شێوەی ڕۆساید لە شاقامی ناوگەڕەکان لێ دەخڕن یاخود تەمەنیان نەگەیشتەوەی کە مۆڵەت شوفێریان بدرێتێ ئەوانە بوویتە هۆکارێکی بەڕاستی بەرچاو بۆ ڕوودانی ژمارەیەکی زۆر لە ڕووداوەکان و بە تایبەتیش هەندێک جار قوربانیشی لێ دەکەوێتەوە بۆیە ئێمە بە پێی یاسا ئیزراعات لەگەڵ ئەو خەڵکانە دەکەین ئێمە داوا لەو شوفێرانە دەکەین کە بە شێوەیەکی نایاسایی گەڕەکانیان کردە شوێنی گۆڕەپانی لێخوڕینی ناڕێک و بە خێرایی و بە شێوەی ڕۆساید و بە شێوەیەکی ناڕێک و ئەبێتە هۆی پێکدادان و وەرگەڕان و شێلان بەڕاستی ئەمە زۆر متاسیرین هەستمان پێ کردووە کە لە چەند شارێک شتیوا ڕووی داوە ئێمە بۆیە مەجبوری نزراعاتی زۆر تند بەرامبەر ئەو شوفێرانە وەربگرین. ترافیک دیمەنی چەندین سەرپێچی و لێخوڕینی شێتانە لە دوو گەڕک تۆمار دەکات لە هەندێک شوێنی ئەو گەڕەکە جەنجاڵانە بە چانس ڕزگارت دەبێت و لە ڕووداوی هاتوچۆ نزیک دەبیتەوە ڕۆحی هاوکاریش کەم دەبیندرێت و سەرپێچی و کەم تەرخەمی لە لێخوڕین زۆرە. بەپێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی دەمانگی ساڵی 2019 زیاتر لە 2 میلیۆن سەرپێچی تۆمار کراون نزیکەی 6,000 کەس سزادراون کە بێ مۆڵەت لێخوڕینیان ئەنجام داوە زیاتر لە 25,000 کەس بەهۆی گوێڕایەڵەبوون بە یاماکانی ترافیک سزادراون هەروەها 400 کەس بەهۆی نەوەستان لە شەقامی لاوەکی بۆ شەقامی سەرەکی سزادراون 1,000 کەسیش بەهۆی لێخوڕینی خێرا سزادراون زیاتر لە 8,000 شۆفێر بەهۆی ڕۆیشتن با ڕاستی پێچەوانە سزادراون. زۆر بەداخەوە لە ئەم ماوەی دواییدا لە گەڕەکەکان بە تایبەتی لە کۆڵانەکان ڕووداوەکانی هاتوچۆ زۆر ڕوو لە زیادبوونن هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی باوکان و دایکان ئۆتۆمبیلەکانیان دەدەنە دەست منداڵەکانیان گەنجن مراهقن دوای ئەوە مۆڕەتی لێخوڕینیشیان نییە بە شێوەیەک لە شێوەکان مامەلە بە ئۆتۆمبیلەکانیانەکەن بەبێ ئەوەی هوشیار بن بزانن ئەو کۆڵانانە چەندین لقی لێبێت چەندین فەرعی تایە ئەمە دیاردەیەکی زۆر ناشارەستانیە زۆر مەترسیدارە بە تایبەتی لە کۆڵانەکانە چەندین ڕوودا و کارەساتی دڵتەزێن بوو هەروەها هەندێک هاوڵاتی هەن کۆڵانەکانیان ئیستیغلال کردویانە بە گراجی ئۆتۆمبیل. ترافیک لەگەڵ پۆلیسی هاتوچۆی هەولێر بەدەدا چوون دەکات و چاودێری دۆخی هاتوچێ و شوێنانە دەکەن ئیدی دەکەونە ڕێ. هەر لە یەکەم چوونە ژوورەوەی مەفرەزەکان هاتوچۆ سەرپێچێک تۆمارکرا. شۆفێرەکەی چوە بۆ نوێژوە تۆمێلەکەی بە شێوەیەک وەستاندووە کە بۆتە بەربەست لە بەردەم هاتوچۆی خەڵکو و شۆفێران جگەلەوە 6 یارترین بەشی شەقامەکەی داگیر کردووە. ئیدی سزا دەدرێت.
ئێستاواش یەکێکە لە ئۆتۆمبیلانێکەوە بە شێوەیەکی نایاسایی ڕایگرتووە لە دەستە چەپی شەقامکەوە بە هەموو شێوەیە قەدەگەیە دەبێتە هۆی دروستکردنی جەنجاڵی و زۆر جار ڕوودانی هاوسۆش لێ دروست دەبێتەوە هەر لە نزیک سەرە فەرج ڕایگرتیە. ڕجیاوەکەم باشی بەڕێزم پێ زەحمەت مۆڵۆت ساڵیانەکەت لۆ جەنابەت یعنی پێچوانەی ئاراستە شەقام دەڕۆی ئەمە خزمەتی تو دەکەین لە بۆ خزمەتی جەنابەت هاتینە یعنی لە بۆی جەنابەت بەس تووشی حادیسە ڕوودوو هات چۆن نەبی ئەمە ئێستا وەستەکەت دەین هێست بێت مراجعی داری دەکەی باشە؟ زەحمەت جەنابەت دەزانیە ئێستا تو ئاراستەش پێچوانەی ئاراستە شەقام هاتی ئیجازەت هەیە ونیا؟ طبعا کە ئیجازەت وەگرتیە یعنی دەزانی ئەو عەکسساییدا هەدی شارەزابی و شارەزا نەبی جادە هەمووی دیارە چیان سایی چون و چیان هاتنەوەیە بەڵام تو شوفێرنی جەنابەت شوفێری پێویستە هەموو قەرارێک هەموو بڕیارێک بە خۆت بدەنەوە سەرنشینەکە یعنی پێچوانەی ئاراستانی شەقام بڕۆی دەبێتەوەی ڕوودانی هاتچۆ زۆر جار ڕووداوی دڵتەزین لێ دەکەوێتەوە هەم دەبێتە هۆی زیانی مادی و هەم زیانی جانی ئێستا مەجرراتی خۆمان لەگە دەکەین لە لایەش ڕاگەی بێ زەحمەت. لە چەندین شەقامی لاوەکی و سەرەکی و بەشێک لە کوچە و کۆڵانەکان دەیان سەرپێچی بێنرا پۆلیسی هاتوچۆش لێ پێچینەوە دەکات سزا دەدرێن و ئامۆژگاریش دەکرێن کە و هەڵەی دەیکەن چکارە ساتێک دروست دەکات. ئێمە وەکو ئەفسەر و کارمەندانی پۆلیسی هاتوچۆ ڕۆژانە ئیجراتەکانمان هەم لە شەقام هەم لە کوچە کۆڵانەکانی زۆر جار ئاگادار دەکرێنەوە بە بوونی سەرپێچی ڕۆژ ساید یاخود پێچوانەی ئاراستە شەقام یاخود وەستانی نایاسایی لە شەقامەکاندا ئەمە دەچین لەو شوێنانە ئیجراعاتی خۆمان دەکەین مستەمسەکاتەکانیان دەست بەسەردا دەگرین واروە ئاگاداری شوفێرانیش دەکەینەوە ئەگەر هاتوو دووبارە ئەم زۆرە سەرپێچیانە بکەنەوە سزاکەیان تووتر دەکەین. مۆڵەتەکەش لێ زەحمەت ئیجازەت دانیە دەزانی ئێستا تو پێچوانەی ئاراستەی شەقام ڕۆیشتی ئەکەی ناکەی لۆ سەرپێچەکەت ئەنجامدایە یعنی نازانی دەبێت هۆی ڕوودانی هاتچۆ هەم جەنابەت زەرەری مادی دەکەی خوا نەخواستە زەرەری ژیانیبی بێ زەحمەت لە لای چڕاگرێ ئێستا ئیجراعاتی خۆمان لەگە دەکەین لێن دەڕاگرێ لای شتە بکەن بێ زەحمەت جەناب چ کارێک لێکوانە لێکوانە ڕۆژانە دەبینی سارە حادیسە دیتێ لێکوانە حادیسە دەبینی هاتچۆشمان معدلە و مخالف زۆرە ئەجە پێویستە ئێرە قەپات بکری لەبەرەوە کە قەپات بکری دەستا و سەری دەگەڕێت و بێداریتن چێشەمان لە دروست حادیسەش زۆر ڕۆژانە لە 5 دقەی 5 مخالفە دەکرێت لێکوان مخالفە زۆرە زانیلۆ ئێرە ئەو پازەیە لەگە ئەو 20 مەتری لەگە و 30 مەتری تێک دەکاتەوە ئیزدیحامەکە زیاتری تێسێوان ئەگەر ئێرە قەپات بی لە مەعبەر لەو ئێرە جۆ سایتە پێ ئێرە قەپات بی ئەنم لەو سایتە یعنی سەرپێچەکان زیاتر لۆ خودی شوفێرەکە دەگەڕێتەوە کەوا لەوانێ هوشیاری هاتوچۆی کەم بێ نازانێت زۆر جار پێچوانەی ئاراستەی شەقام بڕۆ دەبێت ئیستقلالی شەقامەکان دەکات پێچوانەی ئاراستەی شەقام دەڕۆ دەبێتەوە ڕوودانی هاتچۆ زۆر جار زەرری جانی یاخۆ زەرری مادیشی لێ دەکەوێتەوە بۆی ئەمە داوامان لە شوفێران وایە کەوا زۆر خۆیان دوور بکەونەوە لەو جۆرە سەرپێچیانە و شەقام بە شێوەیەکی یاسایی و ڕێک و پێک بەکاربێنن. برا صوب كراشش زحمة نبي قمولت ستيد زباني إنزال بلان بس سيارة مريلي وادي فرادو سيارة مريلي وادي راو ناسي بدينا سيارة مريلي بدي نيزاني إجازة هي هذه كودر فيها دەیان ئۆتۆمبیل پێچوانی شەقام و ڕوبەڕووی سزا دەبنەوە کە لێخوڕین دەکەن بەشێکیان بە بەرچاوی پۆلیس یاسا دەشکێن و سەرپێچی دەکەن هاتوچۆ دەڵێ زۆرجار شۆفێرەکان وا هەز دەکەن هەڵەیەکی بچووکە لە کاتێک کارەساتی گەورە و جەرگبڕ لەو هەڵە بچووکانە دروست دەبێت لە ڕۆژنەکەت ڕادیارە من مخالف بس لەبەر چەو مخالەفەت کردیە بە قورئان یعنی ئێستا هەم سیارەی خۆت هەم ئەو سیارەی تەرەفی بەرامبەرت هەردووکتان زەرەری مادیتان کردیە دەچم لە سوڕانەوەکەی بە شێوەیەکی سەلامەتر دێمەوە ئاخر ئێکوانە ئەوە سەرە فەرعە ئەو سیارە لەو لایەدێ ئەتو نایبینەر پێچوانەی ئاراستە شەقام یعنی بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیل لەوەی نییە بە پێچوانەی ئاراستە شەقام بڕوە لێ ئێمە ئێستا زەنابیشە سزا دەدەین بێ زەحمەت سیارەکانتان لێوە ڕاگرن
ڕاستەخۆکەوە لە ئەوە شوێنەمە ئیزراعاتمان لێ دەکرد ڕاستەخۆ بە چای خۆمان دیتمان ئەو ئۆتۆمبیلانێکەوە بە پێچانەی ئاراستە شەقام دەڕۆین فەرمونە نەجێ و عکسساید و پێچوانەیە ئەوەش دەبین ئێستا ڕووداوی هاتووە لێکەتیتەوە. ئەگەر ئەو سەرپێچانەیەکەوە ئەو ڕۆ بینیمان لە میانەی تۆمارکردنی بەرنامەکەمانەگە خەڵک وشیاری زیاتر نەبێت و پابند زیاتر پابند نەبێت بە ڕێنماوی یاساکانی هاتووە دەبێتە هۆی کارەساتی دڵتەزێن. بەڕاستی ئەوەی لەناو گەڕک و کۆڵانەکانیش دەبیندرێت دەست درێژێ بۆ سەر هەم بۆ یاساکانی هاتووە هەم بۆ سەر شەقام و کۆڵانەکان. ترافیک هەموو هەوڵێک دەدات بۆ هۆشیارکردنەوەی شۆفێرەکان چونکە ئامانجی کەمکردنەوەی زیانە مەزنەکانی ئەو ڕووداوانەیە کە ساڵانە سەدان کەس دەرمە خۆراکی و ئامرازانە و تیا دەچن. بەپێی قانون داری دەیبێ سەردانی دایری بکەیت ئەو ڕقەمانە پێ دێکەوە ڕقەمەکانی بدێ ئەو ڕقەمانە لێ دەکەوە ڕقەمەکانیشمان لۆ دەینی هەردوو ڕقەم باشە؟ بەرنامەی ترافیک دەیەوێت ببێت بە هۆکاری پاراستی گیان و سەلامەتی هەمووان لە پێناو دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆدا بۆ چیتر خەونی خێزانەکان لەناو نەچێت.